sollte die auch der Schule, die soll einfach nicht dagegen. هزار هزار سال زمان هاتم بوری جای ممان لە بەرنامەی کۆوارەوە سڵاوتان لێبێت لەم هەفتەیەدا کۆمەڵێک چالاکی هونەری و کولتوری ئەنجام درراوە ئێمەش گرنگترینیان پێشکەشی ئێوە دەکەین پاشان بڕگە سەرەکیەکانی کۆوار پێکەوە دەبینی لە شاری هەولێر و لە ڕێوڕەسمێکدا کتێبی حوجرەنامە بڵاوکرایەوە ناوەڕۆکی کتێبەکە لە نووسینەوەی یاداشتەکانی مامۆستا مەلا عەلی مەلا عەبدوڵڵا مەلا محەممەد ئەمین بێتواتەیل مودەررس پێک هاتووە کە لەلایەن فەتحی مەلا عەلی کوڕیەوە نووسراوەتەوە. یەکێتی زانایانی ئاینی ئیسلام هەڵسا بە ڕێزلێنان لە باوکی خۆڵی خۆشبووم مامۆستا مەلا عەلی کە یەکەم سەرۆکی یەکێتی زانایانی ئیسلام بووە لە کوردستان کە لە ساڵی حەفتا لە بەسەر پەرشتی جەنابی خوالی خۆشبوو مەلا مستەفا بارزانی کتێبەکمان نووسیوە بە ناوی حوجرەنامە کە باز لە باب و باپیرانی خۆی دەکا وەکو یاداشتی مامۆستا مەلا عەلی باسی حوجرەکانی هەرێمی کوردستان دەکا ڕۆلیان چەند بووە گرنگی ئەو حوجرانە لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە مەشغەڵی زانستی و کوردایەتی و نەتەوایەتی بە خەڵک ڕابگەێنن حوجرەنامە وەکو دەلالەت وەکو ئاماژە لە بۆ حوجرە لە بۆ مامۆستای ئاینی لە بۆ فەقێ لە بۆ قوتابی ئاینی کە چۆن زانستە شەرعیەکانیان لە نێو حوجرەکاندا خوێندووە و علمیان وەرگرتووە و پاشان بووینە مامۆستای ئاینی گەڕاینەوە شار و دێهاتەکان و گوندەکانی کوردستان بۆ بڵاوکردنەوەی زانستە شەرعیەکان بۆ بڵاوکردنەوەی میانڕەوەیی بۆ خوداناسی سەرچاوەمان زۆر بەکارهێناوە لە کتێبەکەدا وەکو ئەرشیفی خۆمان بڵاو کردوتەوە چەند وێنەیەکن بۆ ساڵی شەستەکان بۆ ساڵی هەفتایەکان شۆڕشی کورد سەرکردەکانی کورد دەتوانم بڵێم ئەو کتێبە حوجرەنامە وەکو مێژوو وەکو ئاین وەکو کۆمەڵناسی وەکو کەسایەتەکانی ئاینی لە هەرێمی کوردستان باس کراوە تەنیا باسی بنەماڵەش نییە باسی کەسایەتەکانی تریش تێدا هەیە. لە شاری هەڵەبجە دیدارێک بۆ مەولانا ناسی ئەنجامدرا بە ناونیشانی چەند ساتێک خەڵوەت لەگەڵ مەولانا مەولانای ڕۆمی لە ناوەڕاستی سەدەی سیانزەدا ژیاوە و کەسایەتیەکە لە ڕووی عیرفانیەوە گرنگی زۆری پێدراوە ئامانج لەم کارەش ناساندنی مەولانا بوو بە ئامادەبووان. مەولانای ڕۆمی کەسایەتیەکە کە ساڵانی 1250 واتە ناوەڕاستی سەدەی سیانزە ژیاوە و کەسایەتیەکە لە ڕووی عیرفانیەوە و لە ڕووی چەندین چەمکی گرنگ و قوڵەوە لە ئەوروپا زیاتر گرنگی پێدراوە تاوەکو لە ڕۆژهەڵاتە بۆ مانایە نییە کە لە ڕۆژهەڵاتە گرنگی پێ نەدراوە نوێ بڵێم بازنەی و پانتایی گەورەی مەولانا سنووری هەموو دنیای تێپەڕاندووە بەڵام لە کوردستانی ئەمە محاولات هەیە بەڵام وەک پێویست نییە لە ئاست گەورەیان نییە لە ئاست ئەوان نییە کە جۆرێک لە قەناعەت و ڕێی گشتی دروستکە ئێمە ویستمان لە ڕێی ئەم کارە متەواضعانەیەوە لەگەڵ هەندێک لەو بەڕێزانە کە مۆسیقارن لەو بوارە لە بواری تقوسی خانەقای مۆلەویە بۆ مۆسیقاکارەکەن گرنگی بدەین بەوە بتوانین چمکێک بەشێک لە گەورەی مەولانا بناسێن کە ئەزانین زۆر کەمە
لە ئەس گەورەی ئەو زاتە. هەڵبەت ئەمڕۆ یادی گەورە عارفی جیهانی مەولانای ڕۆمیمان کردەوە. ئەمە وەکو گروپێک کە لە 4 هونەرمەند پێک هاتبووین بە مۆسیقا بەشداریمان لەم کۆڕەی مامۆستا لە هۆنا کرد سەبارەت بە و عارفە گەورەیە. هیوادارم بەدڵی خەڵک بوو بێ، هیوادارم بتوانین ئێمە لایەنە ڕۆحیەکەی ژیان زیاتر پەرە پێ بسێنین، چونکە بەڕاستی پێویستە کات لایەنە ڕۆحیەکەش فەرامۆژ نەکرێت. شانۆگەری کەم سەما و گەڕانەوە لە نیوەی ڕێگا لە ئەڵمانیا نمایشکرا. شانۆگەریەکە باس لە ژیانی کچە کوردێک دەکات، لە بری ئەوەی ببێتە سەماکار دەبێتە ڕۆژنامەنووسی جەنگ، دواتر ڕوو لە هەندەران دەکات. وام فهم دکن که او جنک روزنامه‌گرک بوده و روزنامه ناف شری در روزنامه‌گری کریه و الولات خواجی حاتیه بنچاف کردن پرچاران و تحتیچی کردنه هنکز و تحتیچی کردن و مجبور مایه جوالات خود درکه و حاتیه دیاسپورای لورجی تنی مایه کسی که نزدیکه ملیکی یکی غداره و تشتكي نباش اني السريجني كي Ich hatte das Gefühl, dass aus Selma nicht eine Person spricht, sondern هەستێکی وامان بۆ دروست بوو کە ئەو کچە تەنها لە بەر سەما لێرە نییە. وامانزانی بە هەزاران ئەکتەر لێرە هەن. هەستێکی زۆر سیر بوو. ئەم بابەتە تراژیدیای ژیانی واقعی ئەو کچەمان دەداتێ کە نمونەیەکە بۆ ئەو کوردانی شەڕی داعیشیان کرد. زۆر بە مەردانە چەکیان هەڵگرتە بوو. سەما ئەو وێنەی سەرکەوتن و کەیسی ئازادی بۆمان گواستەوە. دیدارێکی کولتوری و هونەری لە دهۆک ئەنجامدرا. دیدارەکە لە دوو بڕگە پێکات بوو. یەکەمیان لەبارەی کولتوری کۆمەڵگەی دەڤەری زاخۆ، ئەوی تریان ڕێچکەی پێشکەوتنی ڕۆژنامەوانی لە زاخۆ، یەکێکی تریش دەربارەی مێژوو و گۆرانی ناوچەکە بوو. بڕگەی دووەم بە میوزیک و گۆرانی کۆتایی پێهات. ئەف چاڵاکی هاتی سازکردن دیدارێکە چاندی و هونەریە ji du birga pêk dihêt. Birgayekê sê semînara xalat giret ek bi navê kulturê civakî li devera Zaxo û ji layê berbavî ve dêt pêşkêşkirin. Her wesan semînara duê bi zava rojnamevanî li bajêrê Zaxo ji layê rojnamevan Koban Hesînî ve dête rêvebirin.
سمینار سیه دیروکو ستران دبر زاخو جلای نویسکار فرات حاجی و برگا دویجه جه موزیک و ستران دبر زاخو پیک دهید. آرمان جبه دیدار اوکو متخواست ام باجر زاخو د پنجره که بچوک دا بو قطابیا بو سازین جواکی سازین سیاسی بدن دیار کردن و بدن ناس کردن جبر کو زاخو دکه من دا جه هنرمند دا بویا ام چین بجن باجرک بویا بو دیارده د کلتور و دنگ بیجیا کردی دا گلک جاران ام ناو زاخو دستران فلکلوری دا بهیزن جبر کو اف باجرن کو دبن سیمبول دستران فلکلوری دا جه چانده که جه کلتوره که تید مدویا ام ابی کلتوری بدن دیار کرنه خواندن کانی بدنه بو سترانا کردی بو بزابا روشنبیری بو کلتوری جواکی بگومان بابت که گلک برفره لما به آوه کی برتنگ بحث کریه و هر وسان آرمان جا دویجه او بیه ام قطابی خواهین پیمانگه آگهدار بکن لسر روشا جواکی لسر روشا هنری و هشاریه که جواکی و روشنبیری دفانا پیدا بکن. ڕۆمانی کۆشکی باڵندە خەمگینەکانی بەختیار عەلی لە بەرلین دەکرێتە شانۆگەری. ئالان جوان شانۆکارێکی کوردی باکووری کوردستانە لەگەڵ هاوکارەکانی ئەم ڕۆمانە دەکەنە شانۆگەری و لە بەرلین نمایشی دەکەن. ئالان ماوەی 10 ساڵە تەنها لە شانۆی کوردیدا کار دەکات و دەڵێت من بۆ ڕزگاربوون لە هەستی شێرمنی دەستم کرد بە کاری شانۆ. اندام عشيرة كمزنا بناوي آمونية وكدنجي ام فيغا لسر رومانا بختيار عليا بناوي قصر بالندين خمجين كاردكن قصر بالندين خمجين بقشتي قال 22 سالين باشوره كردستاني دكه لباجارێکی دەرباست بە و ئەم درۆمانە دەناوی و باژارێ نەزانن لەبێ گاوا تێخواندن دەزانە کیژان باژارە ئەژ وی ناوی نابێژمێتی بەسا کچکێکە بناوێ سەوسەن دکە و سێ دڵدارین وێ ئەف دڵدارین وێ ji بۆ ئەڤینا سەوسەن وێ بچن لە هاوردۆرا دنیای بگەرن و هەرکێ سەد چووکی بینن ji بۆ سەوسەن از حتی 2009 يعني دنابرا 2005 و 2009 ده از بشانوية تركيا مجهول بوم دورة سال 2009 حتى 2017 شيء از تيكلي شانوية كردي بوم ومن لستكين خوا بزمان كردي بردوام كرن منجي تزاروكتي من ده از لاوكي وهابم كو شرما از نكار بموار حاصل بماموستين خورا خبر دم شرما من نكار بحوالين خورا خبر بم دوره پشتی کو شانوکه تجیانا من ایدی من فهم کرد کو زمانه من بو يعني نتنی هین بونا زمانه يعني دوی گاوه ده من فهم کرد کو از دکارم خوی فاده بکم دوی گاوه ده تشکی واچه بو کو از دکارم دنگه خود بلند بکم ایدی karakter jine o karakterdeki jine o bas kurt falan yani مش يعني karakter ne kurtlar نووسەر مستەفا عەبدوڕەحمان لە ساڵانی هەشتاکانەوە دەستی بە نووسین کردووە بەڵام لە ساڵانی 90ەکان دەستی بە بڵاوکردنەوەی نووسینەکانی کردووە لە ساڵی 2007 یەکەم کتێبی بە چاپ گەیاندووە لەم بڕگەیەدا باس لە دواهەمین بەرهەموو کاری خۆی دەکات
بێگومان سەربۆرە منە نوێسینێ vedigerîtin بۆ ساڵێت هەشتەیە وەکو کۆمکردن من هەشتێ چارێ بۆ هەشتێ پێنجێ دەست هۆزانێ کرد نوێسینە هۆزانێ هەشتێ شەشێ هەندێک بیرەوەریادا لە قوتابخانەمە هەندێک هۆزان خواندن یەکەم کو بابەت من بەڵاف کردی ساڵە 1996 بوو بابەتێک من دەنگی گووارە دەنگی پێشمەرگە بەڵاف کرد ژێرناوێ شەهید کارامانە پێی بە شەهید شکیرە هاتیە و چه هاتیە و چەوەنە و ئەو بابەتە ملوێرە بەڵاف کرد پێشتی هینگێ مە هێدی بابەت بەڵافکردن ئەوەلی بۆ ڕۆژنامە و گووارە حتا ساڵە 2007 توێ مابینێدان توێ فترێدا من دەست نوێسینە پەرتوکە ئەرەدنەوە کرد گەل بەرێز عەبدوڵڵا دەروێش ئەرەدنی ساڵە 2007 ئێکەم ئەکو گوتی بەرهەمێمە پەرتوکە ئەرەدنە بەرپەرەکێ بەشاتیش دیروکە دەبەرە ئامەدیە ما چاپ کرد گەل بەرێز مام عەبدوڵڵا دەروێش ئەرەدنی مە پێک بە نوێسی بەرهەمێدیە ساڵە 2012 بۆ 2013 بەرهەمێکی فلکلۆری بۆ کۆمکردنا فلکلۆری مەکۆم کرد سەر و کۆنی فلکلۆر و کەرەپۆرێک کوردی دەبەرە بادینان پشتی هینگێ پەرتوکە مافێ مرۆڤ لە عێراقێ مافێ مرۆڤ لە عێراقێ پەرتوکێکە بەحسێ بتەبێژم نەخۆشیên ئێش و ئازارên عێراقت کرد یا میدل ئێسوچ یا ساڵ 1990 دەرکەتی تەوان بەری سەر هەلدانێ دکتۆر ڕزگاری وەرگێرە بۆ سەر زمانی عەرەبی منە وەرگێرە سەر زمانی کوردی بژە شوێرێ بە ئەم هاتین مە گوتی پەرتوکێک ئەویدی کرین پاراسایکۆلۆژیا بەرگە ینی زانستێکی نیەت نەوبادینەدا یەکەم پەرتوکە بادینەتێتە چاپکردن سەر پاراسایکۆلۆژیایە دیسان زێرینە ئامەدی ئەف زێرینە ئامەدی پەرتوکە یا ئەوێ دیە یا میرزا محەممەد ئەمین مەنگۆریە سۆڕانی هات بنوێسین ئەvە من یا بادینی کردی من یش سۆڕانیە ئەکو گوتی کریە بادینی دیسان ئەم هاتین ساڵە 2017 بۆ 18 مەکتێبە سەرسنگ گۆوەکی ئینسکلۆپیدیایەکەیە یا گشتگیرە بەسی هەمی تشتێ سەرسنگێت کەتن هەمی یعنی ساڵە 1922 حتا ساڵە 2016 هەر تشتێکی سەرسنگێ ڤەگرێدای یەدوێ پەرتوکێدا هەبێ چه ڕەوشەنبیری بیتن چه پەروەردە بیتن چه وەرزش بیتن هونەری بیتن لە دوابڕگەدا هونەرمەندێکی دەڤەری سەرحەدی باکووری کوردستان میوانی ئێمە دەبێت. هۆزان شەمسەدین زیاتر لە 40 ساڵە خزمەتی هونەری کوردی دەکات و لە ڕێگەی گۆرانی و فۆلکلۆری کوردیەوە هەوڵ دەدات ڕۆڵێکی بەرچاوی لە پاراستنی ڕەسەنایەتی هونەری کوردیدا هەبێت. ئەو ئێستا لە ئەڵمانیا دەژی و خاوەنی 7 ئەلبومی گۆرانی. ومال خراب الفلك يتقلم دنيا يقول مير سمرة قالت سنة بتانيس كلمة ولا قاكو يتشولي بقوا عبدال زيل كالو شوريوني لم بالفراش لو كي دروي وبردان سر باجار ريج زيرو بوطانة هذا ما قبل سبن يوزان باشي من أخلي زكاة نمانة ترجمانة في درخت موري هرم اللي ام دجين سرحده باجار يدري باجار كي گلکی مرد کارا بجا کردستان گشکی دا جیکی گلکی خوشه دشته چار هوار دوری وی چیانه جای آگری تام بر سر ما هر روزا دایکا مخوشی دنگی و گلکی خوش بود جانا وقتی که ها شایی بیانا او بیانا ساعتای بجی بیانا ساعت سراند گوتن خالی مجی وسا ام مجی چند هنری حس کرد وسا مجی کدن نوا و هجا هنرمندی
5 سال زیادتره از هم هنری دکم لی هنرها پروفسیونلی هم بیجن سال 86 شونده و حتی نا اروپا 80 شونده تایبتی جی نوا پوما برخودان دا دنگی کارکره بو آلا رنگین هم بیجن او کابوکا من پاشه او دستمالا گوونده وکی دنه او تفنا جینه وسا متشکر او کنه گلی کرد ایدا بر به یکیتی تشه بر به آزادی تشه و امکان و ظروفین هم باشور کردستان هم جی روجاوای کردستان و فریبون و زانبون نوا گلی مدا چه بیه خیر سلامت سال پیشیامه و سال آزادی کرد و کردستان سال یکیتیه. هزار سال زمان هاتم بوری چای ممان هزار آهو توفان کشیان و چون کنی ممان هزار قبیل و بر سروار محساس کرن شر و که برفا سر سیپان حلیان و چون چای ممان هزار سال زمان آتم بوری چای ممان هزار آهو توفان کشیان و چون کنی